لە هەفتەی هەشتەم یاریەکانی خولی نایەبی کوردستان و لە یاریگای ڕزگارمەشەیی یانی شێروانە میوانداری لە یانی زاخۆ کرد. پاش فیکەی ناوبژیوان و دەستپێکی یاریزانانی شێروانە هێرشەکانیان دەست پێ کرد و چەند جارێک لە دەرەوەی ناوچەی زە هەوڵی تۆمارکردنی گۆڵیان دەدا. لە بەرامبەردا یاریزانانی زاخۆ بە هێرشی هەڵگەڕاوە هەوڵەکانیان دەخستە گەڕ بۆ تۆمارکردنی گۆڵ. لە خولەکی 32 یاریەکەدا یاریزانانی زاخۆ نزیک بوون بە تۆپێکی جێگیر گۆڵی یەکەم تۆمار بکەن، بەڵام سەرکەوتوو نەبوون. دواتر و لە خولەکی 35 شێروانە جارێکی تر چانسی خۆیان تاقی کردەوە، بەڵام نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن و گێمی یەکەم بەبێ گۆڵ کۆتایی پێهات. پاش دەستپێکردنی گێمی دووەم یاریزانانی شێروانە باشتر دەبیندران و توانیان لە خولەکی 59 گۆڵی یەکەم و پێشکەوتن تۆمار بکەن. دوای ئەو گۆڵە شێروانە چەند جارێکی تر گەیشتە سەر گۆڵی زاخۆ، بەڵام نەیانتوانی سوود لە هەلەکانیان وەربگرن و یاریەکە بە بردنەوەی شێروانە بە گۆڵێکی بێوەڵام کۆتایی پێهات. پێشەکی بەناوی خی گەورە میهرەبان ئەم بردنەوەی پێشکەشە بۆ هەندێرە بەرەزانە و دەستخۆشی تەواو بۆ سەرجەم یاریزانەکانمانەیە. بەڕاستی سەرڕای چەندین پێکان لە تیپەکەمە یاریزانی سەرەکی تیپەکانەوە لە هەمان کاتە نەبوونی یاریزان بۆی کارتی سوورەوە، بەڵام خۆشبەختانە حرسێک لەنە تیپەکە سەرجەم یاریزانەکان بە هەستکردن بە مەسئولیت الحەمدوللا توانیمان تیپێکی تۆکمە دروستکەین و بەم بردنەوەیە خۆشبەختانە تیپمان هاتووە ریزبەندی دووەم تیپێکی ئەتوانین بڵین هاتنتە نێو ڕکابەرێکەوە ئینشاڵڵا لە بردنەوەکان بەرداوام بین. خۆشبەختانە لە کۆتا سێ هەفتەی هەر سیارێکمان بردوێتەوە لە کۆینەوە خاڵنەوە خاڵەوە دەستێناوە. بەێ بەسمی گلایکە یاوەش دەستپێکی وەران بژنی کەتیۆتا باپەی نەخۆشیە خۆ لە هەرێمە کوردستانی تحکیمە مخابنی بە هەر یاریەکەت ملعبا منافسی داوت كيش ملعب داوت وصايا دياره حكم بشتوانيا كاستور والسور بشتوانيا وتيميت كت يعني بلقيت هاي دو بنالتي وما تشيبين ياريزاني ما شاطئ عولي هم كات حكم شطراي كتشكو بيشتا شاطئ عولي 10 دقيقه 5 دقيقه 20 دقيقه شاطئ دو ماي شاطئ عولي 5 دقيقه اضافي داني باشه شاطئ دو بتلعب تاخير نبي وما هر فريق بيش تبديل كرن وقال جولتي وان لعبوا خل عدل ده يعني على الاقل لازم 10 دقيقه داوانا ياري شاط وقت اضافي مخابني بده بيشم طب كان هو صانع راستي دست خوشی لیاریزانات که چه سرخانه هیلا بله امشین بجنت خلاتیا که هیلا براوانی مقاله که سر مهادت و مارکن الحمدلله یاریت بیت انشالله دی باشتر بی. بەمانجامە شێروانە سەرکەوت بۆ پلەی دووەم و یانی زاخۆش لە پلەی دەیەم دێت لە یانەکانی خولی نایەبی کوردستان. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.